هەشتی مارس ڕۆژێکی جیهانیە، ڕۆژی داواکردنی ماف و بەدەستهێنانی مافە. من پێم وانییە ڕۆژێک بێت ژنان وەکو جەژنێک یادی بکەنە، وەکو یادێکی بۆنەکان یادی بکەنەوە، لەبەر ئەوەی وەکو ئاماژەم پێکرد بە مێژووی هەشتی مارسە گوزەرێک بکەین تێ ئەگەین کە مێژۆکەی لە ئەنجامی خەباتی ژنانەوە هاتوۆتە ئاراوە و ئەم ڕۆژەی دروست کردووە و لە 100 ساڵی ڕابردوودا لە هەموو هەشتی مارسێکدا توانراوە کۆمەڵێک داواکاری لەسەر ئاستی جیهان، لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتەکان و لەسەر ئاستی ناوخۆش مێژوویەکی زۆر کورتە لە لای ئێمە، بۆیە ئەکرێ بڵین ڕۆژی هەشتی مارس ڕۆژی جیهانیە، ڕۆژێکە بۆ بەدەستهێنانی مافەکان، چونکە ئەگەر واز لەو بە شەش بێنین کە داواکردنە لەو ڕوانگەیەوە کە ئەبێتۆ هەوڵ بی بۆ بەدەستهێنانی مافەکانت و پێشم وایە تەنها ڕۆژی هەشتی مارس وەکو ڕۆژێک لە سەرانسەری ساڵەکە دیاری کراوە، ئەگەرنا لە هەموو ڕۆژەکانی ساڵە ئێمە پێمان وایە وەکو چالاکوانە نێک لە بواری مافەکانی ژنانە کاری ڕۆژانە و بەردەوامی ئێمەیە. دیارە ئێمە ئەگەر باز لە باشووری کوردستان بکەین، پێش ڕاپەڕین لە ژێر سایە و سێبەری ڕژێمی بەعسدا ژنان نە بە ئاگا بوون و نە ئەشیان توانی کار لەسەر بابەتی هەشتی مارس و بەدەهێنانی مافەکانیان بکەین، چکە ئێمە ئەزانین ئەو قۆناغە قۆناغێک بوو سەبارەت بە کوردانی باشووری کوردستان، تەنیا وەکو جۆژنێک و بۆنەیەک لە فەرمانگەکان و لە خوێندنگەکانە یادی ئەکرایەوە، بەڵام لە دوای ڕاپەڕینەوە بابەتێکی زۆر گرنگ بوو، خاڵێکی وەرچەرخان بوو لە مێژووی ژن لە باشووری کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە دوای ڕاپەڕین و لە دوای دروستبوونی ڕێکخراوەکانی ژنان و ئەو ڕێکخراوانش کە پێشتر لە سەردەمی شاخا دروست بوون، هەموو پێکەوە جەختیان لەسەر ئەوە کردەوە کە چۆن کار لەسەر کۆمەلگا بکەن و من ئەتوانم بڵێم ئەو 30 ساڵی ڕابردووە بەسەر سێ قۆناغا دابەشیکەین بە شێوەیەکی گشتی. قۆناغی یەکەم ئەوە بوو کە هەموو چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکە جەماوەرەکان و حتا ئەحزابە سیاسیەکانیش کاریان لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئەکرد و کاریان لەسەر ئەوە ئەکرد کە کۆمەڵێ یاسا هەبوو کە پێویستی بەوە بوو کە هەموار بکرێت، بۆیە قۆناغی هۆشیاری و قۆناغی ئامادەکاری بۆ پرۆژە یاساکان دواتر لە قۆناغی دووەما توانرا هەموو ئەم بابەتانە لە پەرلەمانی کوردستانە کۆمەڵی بڕیار دەربچێ، کۆمەڵی یاسا دەربچێ، کۆمەڵی یاسا هەموار بکرێ، کۆمەڵی یاسا ڕابگیرێ. ئەمانە کاری بەردەوام بوو لە قۆناغی دووەما، بەڵام ئەوەی کە بەداخەوە من هەموو جارێک لە قۆناغی سێمە ئەڵم لە دوای 2014ەوە لە دوای داعشەوە کە باشووری کوردستان چەند هەنگاوێک کشایەوە لە ڕووی مافەکانیەوە، لە ڕووی جێبەجێکردنی یاساکانەوە، بۆیە ئێمە سەر لە نوێ پێم وایە ئێستا لە باشووری کوردستان لەو قۆناغەیەین کە جارێکی تر دەستمان پێکردێتەوە. بربەستی سیاسیمان هەیە، چونکە ئێمە لە بیرمان نەچێ ئیرادەی سیاسی زۆر گرنگە لە هەموو قۆناغێکە. تۆ کە ئیرادەی سیاسیت لەگەڵا بوو ئەتوانی کۆمەڵی هەنگاوی بە خێراتر بنین. بۆ نمونە ئێمە لە دەرچواندنی یاساکانە لە بەرەوەی ئیرادەی سیاسی هەبوو کە یاسای بەڕەنگاربوونەوەی کندوتیژی خێزانی دەربچێ، یاسای باری کەسێتی هەموار بکرێ، بەڵام ئەو پاشەکشەی بکە من ئاماژەی پێ ئەەکەم بۆ نمونە لە ساڵی 2025 دوای سەدەیەک لەسەر ئاستی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای کارکردن بە یاسای باری کەسێتی ژمارە 188 ساڵی 1950 ڕائەگرێت و کار بە مەزاهیب ئەکا. ئەمە پاشکشەیەکی ڕوون و ئاشکرای و ئەمە ئیرادە سیاسەکەیە کە ئەتگەڕێنێتەوە بۆ 100 ساڵ پێش ئێستا و بۆ ئەو عەقڵێتە دواکەوتووە. بێگومان بارودۆخە کۆمەڵاتیەکان کاریگەری هەیە، بارودۆخە ئابوووریەکان کاریگەری هەیە، ئێمە هەموو ئەمانە پێکەوە کارمان لەسەر کردووە و کاریگەریە سلبیەکان نێگەتیڤەکان زیاتر بووە وەک لەوەی کاریگەرە پۆزتیڤەکان، بۆیە هەموو ئەمانە وای لێ کردووە کە لە جێبەجێکردنی یاسایە، لە دەرچواندنی یاسایە، کارکردن بۆ چالاکوانان، یعنی ئێمە لە بیرمان نەچێ ئاراستەیەک هەیە، ئاراستێکی بیری کۆنەپارێزی پیاو سالاری کە لە بەرژەوەندی ئەوایە
کۆمەڵگاکە هەمیشە لە پاشەکشێ و لە بەدواوە بڕوە بۆیە کاتێک هەموو ئەم بربەستانەیەنە ڕێگەی تۆ هەموو ئەمانە لە بەردەم تاوەستاون بێگومان کارکردن کوڕستر ئەبێت و بربەستەکانیش زیاتر ئەبێت پەروەردە بناغی کۆمەڵگایە پەروەردە بناغی کۆمەلگایە تۆ چۆن ئەتوانی لە ڕێی پەروەردەوە کە ئەمە کاریگەری بۆ سەر پەروەردە شەڕوە کاریگەری ڕاستە کۆمەڵێ بابەت خراوەتە منهەجەوە لە خوێندنگاکانەوە بەڵام لەگەڵ یا کۆمەڵێ بابەتی تر هەیە ئەمە لە تۆ پەروەردە لە خێزانەوەیە ئەنجا بۆ گەڕەکە ئەنجا بۆ خوێندنگایە ئەنجا بۆ ناو کۆمەلگایە تۆ ئەم کاریگەریانە کە لەسەر ئەگەر لە مناڵێکەوە دەست پێ بکەین ئەم کاریگەریانەی چۆن کاریگەری ئەبێت تۆ لە ماڵێکایە لە خێزانێکایە تووشی کۆمەڵێ بەرەنگاری بۆتەوە کۆمەڵێ ئاستەنگی بۆ تۆ بۆ ژیانی کێشەی ئابووری هەیە کێژەی کۆمەڵایەتی هەیە ئەچێتە گەڕەکەکە بە هەمان شێوەیە ئەچێتە خوێندنگاکان مامۆستاکەی گەورەترین کێشەی هەیە کە موچێ بۆ دابین نەکراوە بۆیە من پێم وایە بەداخەوە بەشێک لەو پاشەکشەیە بەشێک لەو ئاستەنگیانە پەروەردە بەشە گەورەکەی بەرئەکەوێت و ڕۆڵە گرنگەکەشی بەرئەکەوێت کە کاریگەری زۆر زۆری هەیە پەروەردە وەکو هەموو سێکتەرەکانی تر لە ئاراستەکردنی کۆمەلگایەوە لە بەرەو پێشبردننی کۆمەلگایە بابەتی تەکنەلۆژیا کاریگەری زۆری لە کۆمەلگایە هەیە و کاریگەری پۆزتیف و نێگەتیفیشی هەیە ئەگەر ئێمە بتوانین بەڕوە پۆزتیفەکە و بڕوانینە بابەتەکە بێگومان یارمەتی دەرێکی زۆر باشی مرۆڤەکانە و ئەکرێ زۆر بەلایەنە باشەکە بەکاری بهێنی بەڵام بەداخەوە ئەوەی ئێمە لە کۆمەلگەی خۆمانە بەدی ئەەکەین ولا دادگاکانە ئەیبینین ئەوەیە کە بەلایەنە نێگەتیفەکە کاریگەری لەسەر کۆمەلگەی ئێمە کردووە کاریگەری لەسەر ژنان و پیاوانمان کردووە کاریگەری لە پەیوەندی هاوسەرەکان کردووە کاریگەری لە پەیوەندی کچوکوڕەکان کردووە لەگەڵ خێزانەکانی خۆیانە و لەگەڵ دایک و باوکەکانیانە بۆیە پێم وایە تەکنەلۆژیا کاریگەری زۆری هەیە لەسەر کۆمەلگا بەڵام ئێمە ئەکرێت لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بتوانین چۆن هۆشیاری بدەین بە کۆمەلگاکەی خۆمان کە بتوانن بەلایەنە پۆزتیفەکە کاری لەسەر بکەن و هەر لێرەشەوە پەیامی من وەکو چالاکوانێک لە بواری مافەکانی ژنان وەکو ئەندامێکی ئەم کۆمەلگایە پێم وایە ئەوە ئەرکی هەمومانە پێکەوە ئەرکی ژنان و پیاوانە ئەرکی هەموو مرۆڤ ئازادی خوازەکانە هەرکی هەموو ئەو گەنجانەیە کە پێیان وایە ئەرکی سەرشانی ئەوانە بەشێک بن لە بەڕێوەبردن و بەرەو پێشتوونی کۆمەلگاکەیان بۆیە بە هەمومان پێکەوە و ئەم ڕۆژانە 8 مارس و هەموو ڕۆژەکانی تر بکەینە دەرفەتێک بۆ ئەوەی هەمووان پێکەوە مرۆڤ ئازادی خوازەکان بە ژنان و پیاوان و گەنجان و کچان و کوڕانمانەوە ئەمە بکەینە پەیامی خۆمان کە کۆمەلگەکەمان بەرەو باشتر بەرین و کار لەسەر ئەوە بکەین کە زیاتر هۆشیاریان بکەینەوە و عەقڵیەتی مرۆڤبوون ببێتە پەیامی هەمومان.